لێسەدا پرسێکەیە بۆ ئەوەی کە کامێراکانی چاودێری لە شقامەکان بەتایبەت لە ڕێگاکانی دەروی شار لە نێوان شار و شارۆچکەکان دواتر لە نێو شقام و شارەکان لە نێو سنتەری شارە جیاوازەکان هەرێمی کوردستان ئەم کامێرانە کە پێشتر دانراون لێسادا باز لەوە دەکرێت کە ئەگەری هەڵۆشانەوەی گرێبەستەکان هەیە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بە ستانداردی جیهانی گەر ئەمە دانرابێت کاری لەسەرکرابێت چ زیانێکی هەیە بە گشتی بۆ هەرێمی کوردستان ئەو تا چەند ئەگەری هەڵۆشانەوەی ئەم گرێبەستەی هەیە و ستانداردی جیهانی بۆ چاودێریکردنی ئۆتۆمبیل و شۆفێرەکان لە سنوورەکان بە لە نێو سنتەری شارەکاندا تا چەند گرنگ و کاری تەنها دیوێکی ڕەنگە ئێمە تەنها دیوێکی بابەتەکان ببینین ئەوش ئەوەیە کە ڕۆژانە لە کاتی سەرپێچیەکاندا کە بۆ شۆفێران دێتەوە بڕاپارەیەکی زۆر بۆ وەکو غرامە لە هاوڵاتیان و شۆفێران وەربگیرێت بەڵام دیوی دووهەمی ئەم کامێرە چاودێریانێک کە دانراون دیوی دووهەم یانە خودگەر باز لە سوودەکانیان بکرێ خۆی لە چیدا دەبینێتەوە ئەگەر لە حاڵەتێکدا هەڵوەشانەوەی ئەم کامێرە چاودێریانە جێبەجێ کرا بەدیلی چاودێریکردنی شەقامەکان و هەروەها تیژڕەوی شۆفێران چی دەبێت چۆن دەتوانرێت بە ستانداردێکی جیهانی میکانیزمێکی گونجاو بۆ دانانی ئەم کامێرانە دابنرێت بەگشتی هۆکار چییە کە لێسادام پرسە و ڕژێنراوە و دەشێت چنێکی دیکە بخایێنێت هەڵۆشانەوەی پرسێکی لەم جۆرە لە کاتێکدا بپێ یاسا و بەپێی قانون ئەم بابەتە ڕێک خراوە لە نێو هەرێمی کوردستاندا گەرمن لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز گردون عوسمان کە بەڕێزیان شارەزای هاتوچۆن ڕاستەخۆ لەرە لە ستۆدیۆ میوانی منن گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەم کاک گردون زۆر سپاس ئامادەبوونت جنابەت دەزانی سە پرسێکەیە بۆ هەڵۆشانەوەی گرێبەستی کە تایبەتەوە کامێرەکانی چاودێری لەو شەقامەکانی هەرێمی کوردستاندا بۆچی داوای پرسێکی لەم جۆرە دەکرێت و لە جیهاندا پرسێکی یاخود دانانی کامێری چاودێری بوونی هەیە یان تەنها لە نێو هەرێمی کوردستاندا کامێری چاودێری بۆ شۆفێران دانراوە بەڵێ پێشەکی ئەم کاتەی جەناب باش و ئەم کاتەی بینەرانی کورسات نووسیش باش لە ڕاستیات بەس بە ڕاستکردنەوە من گردون عوسمان چالاکەوانی واری هاتو چۆم بۆی وەکو خۆی بڕوا باشە لە ڕاستیا گەرباز لە کامێری ئەم کامێری خێرایی کە ئێستا باسەکرێت و بۆ بە بابەتێکی زۆر لە ناو ڕاگەیاندن و لە سۆشیال میدیاکانە خۆی لە خۆیان ئەمە ئێمەمانان وەکو چالاکەوان و ڕێکخراوەکان چەندەها ساڵەمە بەر پێشنیاری ئەمەمان کردو بۆ حکوومەت نظامی سیستەمی پوینت و پوینتی پێوترێ با بڵین واتە خاڵێک بۆ خاڵێکی تر هەڵبەتە ئەم سیستەمە ئەمە تازەگەری نییە لە کوردستانە لە جیهانە ینی کوردستان وەکو تازە بیکات و لە جیهانە تا نەکرابێت و لە کوردستان تاقیکرێتەوە والله لە ڕاستی من بڵم چەوەی کە منەی بینم یعنی ئەوەی کە منەی بینم هەسەکەم بابەتەکە بابەتێکی شخصیە ینی بابەتەکە زیاتر ئەکادیمی نییە ینی ئەو لایەنەی کە باز لەوە ئەکاد ئەڵێ ئەم بابەتە با هەڵوەرشێتەوە ئەی باز لە سوودەکانی ناکە هەڵبەت ئێمە سەرجەم لە ڕاگەیاندنەکان باسیەوەمان کردووە قوربانی هاتوچۆ لە هەرێمی کوردستانە بە 5 ساڵ جارێ بەقەت هەڵەبجە ئێمە قوربانیین قوربانیمان هەیە لە بواری هاتوچۆیە هۆکاری دروستبوونی قوربانیەکانیش ئێمە مەزیاتر لە ڕاگەاندنەکانمان باسمان کردو شەقام و ڕێگاوبانەکانە بە کوردی نەکردنی سیستەمی وڵەتی شۆفێریە لە پەنای ئەمەشا خێراییە کاتێک کە خێرایی بێت و کۆنتترۆل بکرێ ئەمە ئەبێتە هۆکارێکی باش بۆ ئەوەی قوربانی هاتوچۆ لە ڕێگەی کامێرەکانەوە کۆنتترۆل کراوە لە ڕێگەی لە جیهانە بڵێ لە ڕێگەی کامێرەی خێراییەوە کاتێک کە شۆفێری سەرکێژ ئێوە خێرایی بڕۆ هەڵبەت زۆربەی زۆری قوربانی هاتوچۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە خێرایی شۆفێرە یا ئەوێ لە یاسا دەرچێ ئەمە ئەگەر بێت و ئێمە کۆنتترۆلی ئەمە بکرێت با بڵێن ئەگەر بێت و کۆنتترۆلی ئەوە بکرێت خێراییە کەم بکرێتەوە یان ئەو شۆفێرە سەرپێکی کارانە بێت و نەتوانن ئەم مانۆڕە خراپە بکەن لە ناو شەقام و ڕێگاوبانەکانمانە کەواتە کارێکی باش کرد شەو کاریگەریکی باشیە بێت لەسەر کەمکردنەوەی قوربانی ئەمە بین ما بڵین داکۆشیان دیفاع لە شۆفێری سەرکێشی کار بکەین ئەمە شتێکی خراپە بۆ ئەوی کە با بڵین شعبێت بۆ خۆمان کۆکەینەوە یان باسی لایک و کۆمنت کۆکەینەوە لە باشە کاک گەردون ستانداردی جیهانی بۆ دانانی کامێرەکانی چاودێری لە شەقامەکان یاخۆت لە نێو شار و شارۆچکەکاندا خۆی لە چیا دەبینێتەوە ئەم کامێری چاودێریانە کە لە هەرێمی کوردستانە دانراون ستانداردی جیهانی پێڕەوکراوەتیاندا بەڵێ بێگومان ئەمەی لە جیهانە دوو شێوازی کامێرەی خێرایی هەیە یعنی زیاتر با بڵین کامێرەی خێرایی نەک چاودێری
کامێرەی خێرایی دەستگێڕمان هەیە و کامێرەی خێرایی با بڵین وەستاویشمان هەیە با بڵین سابتمان هەیە لە چەند ساڵی ڕابردووە با بڵین لە هەرێمی کوردستانە لە هەنێ شارەکان جێگرەکانیش هەیە و دەستگێڕەکانیش هەیە لە هەنێک شوێنی تررا هەر دەستگێڕەکان هەیە کامێری وەستاوەکان ئەو خاڵەیە ئەگرێت ئەو چرکە ساتە ئەگرێکەوە کامێرەکە ئەو شۆفێرەیان سەرکێشی بکە یا خێرایی ئەڕوا یا جاری وایەوێت تێپەڕان نییە بکایانی مەرج نییە بەڵام لە جیهانە ئەبدەیت کرایە لە بەروی کە هەست کراکە ئەم کامێرانە زیاتر زوڵم لە شۆفێرەکە کاتێکە لە یەک شوێنە لە مەسافەی 500 مترێکە کامێرەکە بژیرێت لەبەرەوە بیر لەوە کرایەوە پوینت و پوین بەکاربێ بۆ لە بەروی شۆفێر مەرج نییە ینی لەوانەیە جەنابەت بۆ نمونە تێپەڕانیە بکەیت لەو ساتەیە چەند کیلۆمترێ بەرزی بکەیتەوە خێرایەکەت بەڵام مەرج نییە تۆ شۆفێرێکی سەرکێشبی لەبەرەوە ماوەیەکی ئەدرێتێ لەم ماوەیەدا شۆفێر دەرئەکەوێ ئەم شۆفێرە سەرکێش یا سەرکێش نییە یعنی ئەوەی کەس شوێنی تێڕوانینە ینی بۆ ئێمە و بۆ ڕێکخراوەکان و بۆ چالاکەوانەکان زۆر سەیرە بەناوی ئێمەشەوە قسە ئەکرێکە على لەساس ئێمە دژی ئەم پرۆژەی نەخێر ئەمە دژی نین ئەمە کارێکی باشە لەگەڵ ئەوە شاین کە شەقامەکان زیاتر شەقام و ڕێگاکانمان چاکرێت سیستەمی مۆڵەت بەش کوردی بکرێ یعنی بۆ ئەو پارەی کە وەکو غرامە یاخود وەکو ئەوەی کە شۆفێرەکە سەرپێچیەک دەکا کە دادەنرێت ئەو پارەی کە بۆ غرامی شۆفێران دانراوە پارەکە گونجاوە بەپێی خێرایی شۆفێر خۆی لە ڕاستیە ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو هۆڵندا بکرین بۆ نمونە یعنی بینی چوار ئەوەی کوردستان غەرامەکەی زۆرترە ئەمە وەکو گونجاوەیان ئەوان پەرلەمانە بێ ئیشی لەسەرکە یعنی بەداخەوە ینی ئیش قسە لەسەر ئەوە کرێکە گوایە ئەم کامێرانە یاسایی نیە خۆ ئێمەی چالاکەوان یاسا دەرناکەین پەرلەمانە بێ یاساکە دەرکە ئەو کەسانی کە لە پەرلەمانە کارەکەن ئەبێ ئەوان چەند ساڵە بۆ یاسایان دەرنەکردو چەند ساڵە هەیە ئەم کامێرە 10 ساڵ زیاترە ینی دەستگێڕەکانمان هەیە ئێمە چەند 12 ساڵ زیاترە بێ ینی لەوەتی کامێرەکان هەیە ئێمە داکۆچیمان کردو چەنەها پانێڵ و سیمینارمان کردووە یاداشمان ناوەتە دەست پەرلەمان کەەوە ئەم بابەتە بە یاسایی بکەن یعنی تا ئێستا نیان کردووە بە یاسایی دوای خاڵێکی زۆر گرنگی ژێمە ئاماژەی پێ بم ئێستا بۆ نمونە من 12 ساڵە لە هەرێمی کوردستانە شۆفێریەکەمە تا ئێستا کامێرەی لی ناوم جەناب لەوانەیە مەسەلەن چەند ساڵێک بێ مۆڵەتی شۆفێری دەبێت لەوانەیە لە تەمەن تا کامێرەی نەیگرێت یان جار یان دوو جار یعنی ئەو ئامارە لای ئێمە ومانان دەسەکە ینی خۆزگەل لایەنەی کە ڕەفزیەکە پێویست بووە ینی ئێمەیان ئاگادار کرداتەوە ئایا بزانێت سوودەکانی زیانەکانی چییە یعنی ئەوان ئەڵێن ئۆتۆمبیلێک بەلایانی کەمەوە لە مانگێکە ئەو کامێرە ئیگری خڕوانیە لەوانەیە ئەو شۆفێرە ئەو کەسەی کە دانیشە دژی ئەمە لەوانەیە خۆی کامێرە نەی ئەتان وەرنگیرەوە وەکو چالاکوان بەداخەوە بەناوی ئێمە شەوە قساکرێ ئێمە وەکو ینی ڕەمان ئێمە پێشنیاری ئەم بابەتەمان کردووە بەڵام ئەوانی کە دژی ئەم بابەتەن ئێستا ڕێی ئەمان وەرنەگرتووە ئایا لایەنە ئەکادیمەکەی لایەنە باشکەکەی چییە ینی ئەم کامێرانە تۆ باسی دارایەکە بخەرە ئەو لاوەدا ئێمە من چالاکەوانی هاچۆم بۆ چالاکەوانی دارایی نیم بەڵام لە هەموو دنیا یعنی لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتەکانە کۆمپانیا میشاکە دوایەوە ئەگەر لە بینی دوو کەوانەیە ئەگەر گرفتیە لە گرێبەستەکەی شاهدێ ینی ئەوکەی کۆمپانیا ئامانجیەوەی دەستکەوتێکی باش بەڕاستی بنای من ناتوانم کۆمنت بم لەسەر بابەتی دارایەکەی بەڵام ئەگەر واش بێ حکومت بەرپرسیارە نە کۆمپانیا بەڵام ئەگەر بڵین لە هیچ شوێنێکی دنیاە نییە ئەم کامێرانە ئەخر ئەو برادری ئەو کۆپشتاکە تۆ بڵاوانێ بە سعودی و ئێرانت بینی بە لەو لە بینی دووکەوانە ئێرانیش تایەت یەم پوینت و پوینتە بڵێ لە هیچ شوێنێکی دنیاە کۆمپانیا سەرپێچی ناکانە خێوانیە بڕۆ لە بەریتانیا ڕێکاری دیکە هەیە کاگەردون بۆ دانانی ئەم کامێرانە ینی چۆن بەبست بەدر لەو پوینتەی کە جەنابە باسی لێەوە دەکەی ڕێکارێکی دیکە شێوازێکی دیکە ئەم شێوازە باشترین و نوێترین شێوازە ینی ئەوەی پێشتر کلاسیکە با بڵین لە شوێنێکە کامێرەیەکی جێگیر دانراوە کۆنتترۆلی 500 مترەکە ئەمە کلاسیکە و ئەمە هەم زەرەر لە شۆفێرەیە هەم ئامانجەکەش ناپێشێ بەڵام خاڵێکی گرنگتریش هەیە لەوە ینی باز لەوە گوایە لە پوینتی یەکەوە بۆ پوینتی دوو ئەگەر بێت و چەند چرکەیەک کەمتر زووتر بڕۆی
سەرپێکی بۆ تۆمارەکەی ئەخوانیە ینی بۆ نمونە ئێستا هەل لە شاری سلێمانیا بۆ نمونە ئەو کامێرانی دار ئەمە قسەی بە فەرمی بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی خۆی باسی لەوە کردووە یعنی ئەگە شەقامەکە 6 کیلۆمەتر بێ لە کاتژمێرێکا تا 69 ناتگرێ ینی بەو شێوازە نییە چەند چرکەیەک و ئەوەنە دڵە ڕاوشیە ینی من هەستەکەم ئەم بابەتەکە ینی بەڕاستی بۆ من هەردوو لایەنەکە دوورە لە منەوە بەڵام من ئەوەی کە ئێمە داکۆچی لەسەرەکەین زیاتر لایەنە ئەوەی کە کاریگەری هەیە لەسەر بابەتی هاتوچۆ ینی لەسەر کەمبوونەوەی قوربانی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوەی شار بە تایبەتی نێوان شار و شارشەکان زۆر جار کارەساتی سڵتەسێنی هاتوچۆ دەبیندێت کامێراکانی چاودێری بوونێت هۆی کەمبوونەوەی ئەم قوربانیەکانی هاتوچۆ و پێکدادانەکانی هاتوچۆ یان زیادکردنی چونکە زۆر جار باز لەوا کرێت کە کامێرێک بە سوتفە دەبیندێت لەلایەن شۆفێرانەوە ڕەنگە خێرایەکان کەم بکەنەوە دواتر هۆکارێکی ڕووداوێکی هاتوچۆی لێ بکەوێتەوە وەکو ئاماژەم پێ ینی ئەمە دوو جۆر کامێرەی خێراییمان هەیە جێگرمانێ و دەستگیرمانێ ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە لە نێوانی شارەکانە ئەوەیە دەستگیێڕەکانە با بڵین بەڵام ئەم کامێرەی تر کە جێگرە ئەمە خۆی قۆناغ یەکەمیشە لە بینی شارەکانەدانڕێ بە پێچەوانەوە ئەبێتە هۆکارێ بۆ کەمکردنەوەی ینی بۆ نمونە جەنابەت کاتێک لە سلێمانیە و دەرچی بۆ دوکان کە بزانی لە سەیتەرەی کەڵەوانانەوە بۆ وازگی کەڕەوانانەوە تاوەکو مەسەرنی مەسافەیەک لەم ئەمە کۆنتترۆل کراوە ئەو کاتە بە پێی یاسا و ڕێساکانی هاتوچۆ ڕێوە و ڕێگایە ینی بەڵام تۆ ئەگەر کامێریتیانم ینی خۆی من هەستەکەم ئەمە زیاتر زرە لەو کەسانیان کە هۆکارن بۆ قوربانی هاتوچۆ کە زیاتر سەرکێشی هاتوچۆکەن کە زیاتر ئەبن بە ماڵوێریانکردن بۆ خۆیان و بۆ مناڵ و خەڵکی شارەکە باشە دو پرسیارم گەر بکرێ بە کورتی کاکردون دەمێت بزانم هەڵۆشانەی بکرێ بەستە تەنها لە شاری سلێمانیە جێبەجێ هەر بۆ بەرچاوڕۆنی هاوڵاتیان من خۆم ڕەنگاگەداری بابەتەکە بم تەنها لە شاری سلێمانیا جێبەجێ دەکرێت یا هەموو هەرێمی کوردستانی گرتوێتەوە بابەتەکە لە ڕاستیا من باوەڕ ناکەم یانم گرێ بەستە هەڵبۆشێتەوە یانیەوە وەکو باوەڕی خۆم بەڵام ئەم بابەتە خۆی لە قۆناغیەکەمە هەر بۆ شاری سلێمانیە کرێ و سڕاحەتێکی ئەو ئازادی دەربڕینەی لە شاری سلێمانیە وای کردووە ئەم حاڵەتانە دروست بێژینە لە هەر شوێنێکی ترا بکرێ کەس نایوێ هەر قسەش بێ بەڕێز گردون عوسمان کە بەڕێزیان چالاکوانی هاتوچۆ بوون ڕاستەخۆ لێرە ئامادەبووین سپاس بۆ ئامادەبوونت مادوونەبی